پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیەکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. یەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژنانباتەوە بەڕەک حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێ. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. پێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادەن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی پوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆرەجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەک و قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقابایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. هاتینەوەلاتان بینەرانی ئازیز بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تری ڕاستەوخۆی پێشەنگ TV. بەرنامەکانی ئەمڕۆمان ببورن 23 ئۆکتۆبەری 2024 لە سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە هەڵبژاردنەکانی کوردستان قسە و باسمانە بێت، پاشان سەبارەت بە هێرشەکانی ئیسرائیل بۆ لوبنان و هەڕەشەکانی لە ئێران بەرنامەی ترمان دەبێت و لە کۆتاییشدا سەبارەت بە ڕووداوەکانی تورکیا و ئیدعاکان قسە و باسێکمان دەبێت. منیش بنەر مستەفام و بەرنامەکانی ئەم چوارشەمێتان پێشکەش دەکەم و ئێوەش دەتوانن بەشداری بکەن و بە نووسینی سەرنج و تێبینی و پرسیارکە لە بەرنامەکاندا تاوتوی دەکەن. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. مەڵبینەرانی عزیز، یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە تاوتوێکردنی هەڵبژاردنەکانی کوردستان و خەسرەوسایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لەگەڵماندایە. خەسرەوسایە ئێوارت باش و سپاس کە ئەم جارەش لەگەڵمانیت. ئێوارێ ئێوە باش، سپاس بۆ ئێوە بۆ ئەم بەرنامەیە. 20 مانگ هەڵبژاردنەکانی کوردستان ئەنجامدرا بەپێی کۆمیسیۆن لە ئاستای 72 خەڵکی بەشداری کردبوو. هەڵبەت لەم بارەیەوە ئاماری جیاوازتریش هەیە، بەڵام ئەوەی بینیمان خەڵکێکی زۆر بەشداری لە هەڵبژاردنەکاندا کرد. ئەگەرچی کەسانێکی زۆر ناڕازین لە کوردستاندا ئاسی ناڕەزایەتیەکان
زۆر فراوانەوە پێشتریش وترا بوو کە چیتر ناچن خەڵکی بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن. بۆچی ئەم جارە ڕێژەی بەشداری لە هەڵبژاردنەکانی کوردستاندا هێندە بەرز بووە؟ بە بڕوای من بەشداری خەڵک لەم هەڵبژاردنەیە نیشانەیە لە خۆشخەیاڵیە کە خەڵک پێی وابوو لە ڕێگای بەشداریکردنەوە ئەتوانێت تۆڵە لە یەکێتی پارتی بکاتەوە و دەنگ با بەلایەنێکی تر لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان و هەوڵ با لەو ڕێگایەوە گۆڕانکاری پێک بێنێ. ئەمە خۆشخەیاڵێکە کە لە نێو چوارچێوەی ئەو سیستەمەیە جوڵانەوەی ناڕەزایەتی جەماوەر بۆ هۆی کە ڕیزێکی سربەخۆی شۆڕژێرانە بەڕابەریەکی لە مەیدان بوو کە بتوانێت هەنگاو بە هەنگاو سەفی خۆی لە سیاست و بۆچوون و لێکدانەوەی هەموو ئەحزابەکان بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە جیا کاتەوە و لەسەر پێی خۆی ڕابوەسێ و بە ڕێگایەکی شۆڕژێرانە ئاڵوگۆڕ پێک بێنێ. لە مێژە جوڵانەوەی چاکسازی کە لە باوەش یەکێتی و پارتیەوە داکەوتووە ئەحزابی ئۆپۆزیسیۆن وەکو بنێشتە خۆشە بەدەمیانەوە گرتووە بانگەوازیاندا وتیان ئەم هەڵبژاردنە چارەن و سازە وەرن دەنگ بن بە ئێمە توانین یەکێتی و پارتی لابین. بەڵام حقیقەتەکانی ئەم هەڵبژاردنە و ئەوەی کە پێشتر ئێمە لەسەر ئەم هەڵبژاردنە بە خەڵکمان وت کە یەکەم ئەم هەڵبژاردنە پێشتر دیزاین کراوە. ئێمە لە ڕاگەیانەکانی خۆمان ئاوتمان بە تایبەتی بە دوای دەسەڵگرتنی پارتی لە بایکۆت و ئەو جەولانەی نێچیوان بارزانی و مەسعود بارزانی بۆ بەغا بۆ تاران بۆ سەردانی لایەنە شیعیەکان و ڕێکەوتن لەگەڵ تورکیا و ئێران و ئەمریکا دەرکەوت لە پێشەوە هەڵبژاردنێکە کرێکە بە ڕزامەندی و بە تەمینکردنی سازدانەوەی دەسەڵات یەکێتی و پارتی و لە شوێنی خۆیان هێشتنەوەیان ئەڕوا بەڕێەوە و هەڵبژاردنەکە ناتوانێت ئەمە بگۆڕێ. مەسەلەیەکی تر ئەوە بوو کە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان وتیان ئێمە ئەم هەڵبژاردنە جیاوازە لەگەڵ هەڵبژاردنەکانی تر نەزیهە و بێگردە و چووکە لایەنی حکوومەتی عێراقی سەرپەرشتیەکە و چەندین لایەنی دەرەکی چاودێرە وەرن خەڵکی نەبەشداریکەن ئەتوان لەم ڕێگایەوە ئێمە دەسەڵاتی یەکێتی و پارتی وەرگرین. بەڵام لە ڕاستیە ئێمە بینیمان کە هیچ یەک لەمانە بەکردەوە دەرنەهات. ئێستا خۆیان لایەنەکان بەشێکی ئەوانەی کە کورسیان کەم هێناوەتەوە یاد دۆڕاون لە هەڵبژاردنەکانە باسی تەزویر و تەزویرکاریەکەن. ئێمە هەرو کاتوتمان کە بابە تەوەهم بە بەغا خۆشخەیاڵی بە بەغا بەوەی کە هەڵبژاردننی بێگەر دەکات لە قازانجی خەڵک بەوەی کە هەڵبژاردن ناتوانێت دەسەڵاتی دوو حیزبی میلیشیایی گەندەڵ کە دەسەڵاتی ناوچەییان هەیە بە پشتیوانی ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپا لە ڕێگای انتخاباتەوە ناکرێت تەنانەت ئەگەر لایەنێکی وەکەوەی بزوتنەوەی یعنی نەوەی نوێ ئەگەر بتوانێت زۆرینی دەنگیش بێنێ دەسەڵات تەسلیم ناکەن. حقیقەتێکی تری ئەم هەڵبژاردنەوەی سلمان کە ئەمریکا و تورکیا و ئێران بە تایبەتی هێشتا لە قازانجیانە سیاسەتەکانیان بەرژەوەندیەکانیان ئەمنیەتیان سەربازیان لە کوردستانە لە ڕێگای بە وەکالەتی یەکێتی و پارتیەوە بەرن بەڕێەوە. هێشتا ئەوان ئەم سیستەمە دەسەڵاتە گەندەڵ و مافیایی کە هەموو ڕۆژێک فەردی و مەدەنیەکانی خەڵک پێشێلەکە کە هەژاری و نەداری و گێژایەکی سیاسی خەڵکی تیاخنکاندووە هێشتا لایەنگری ئەم دوو دەسەڵاتن. ئێمە وتمانە و کاتە کە خەڵک ئەوە ڕێگاکەی نییە. خەڵک ئەگەر خوازیاری گۆڕانکاریە ئەگەر یانەوێ گۆڕان دروستکەن لە ڕێگای دواکەوتن و دەنگدان بەلایەنێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن یا بە چەند لایەنێکی ئۆپۆزیسیۆن پارتی و یەکێتی لەق ناکات، بەڵکو لە مەیدان ڕاوەستان و ڕاگررتنی جوڵانەوەیکی چینایەتی شۆڕژێرانەیە لە دەوری داخوازیەکان و سەراسەریکردنەوەیەتی و هەوڵدانە بۆ ئەوەی کە بتوانێت تەوازنی هێشت بە ئاراستی سازدانی ڕاپەڕین و شۆڕش داتوانێت گۆڕانکاریە دروستکە. تەنانەت تا ئەم دەسەڵاتە توانای چاکسازی نییە، توانای بەدیێنانی ئەو بەڵێنانەی نییە کە وتیان ئێمە 200,000 دامەزرین، بێکاری چارەسەرەکەین، دامەزرێنین، خزمەت گوزاریەکانەکەین، کوردستان ئاوادانەکەین. وتمان ئەمانە درۆ و بەڵێنی ساختەیە بۆ ئەوی کە خەڵک ڕاکێشنە بەردەم سنووقەکانی دەنگدان. لەم بارەوە بە بڕوای من یەکێتی و پارتی سەرکەوتنیان بەدەستێنا و توانیان بە خەڵک بقوبڵێنن بڵێن کە ئێوە ڕێگایەکی ترتان نییە غەیری ئەوەیە کە ئێوە لە چوارچێوەی ئەم سیستەمایە بمێنەوە. ئێوە ئەبێتتر قوارەی هەرێم کە 30 ساڵە ژیانتانە هاڕێ
دەستکەوتی گەلی کوردە لە کاتێکا کە ئەوان حاکم و سەروەر و باڵا دەسن بەسەر ژیانی خەڵکان. من پێم وایە هەموو ئەم ڕاستیانەوە سەلمێنێکە خەڵکە بێ لەم هەڵبژاردنە دەرز وەرگێ، خەڵکە بێ چاو ببرێتە هێز و توانای خۆی و جیاکردنەوەی سەفی خۆی لەم سەرتاپای ئەم ئەحزابە بورژوایی و گەندەڵ و مافیانەی کە لە بنەوە هەمویان خاوەنی کۆمپانیا و هەمویان شەریکن لە ئەزمونێکە کە خەڵکی بەم ڕۆژگارە تاڵ و مەینەتبارە گەیاندووە. سەبارەت بە ئەنجامی هەڵبژاردنەکانی ژەگەر قسە بکەن، ئێوە چۆنی هەڵدەسەنگێنن؟ بازەوە دەکرێت کە لایەنەکانی دەسەڵات سەدان هەزار دەنگ زیادی کردووە، بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن باز لە بوونی تەزویر و ساختەکاریەکی زۆر دەکەن، دیزاینکردنی تەواوی سیستەمەکە و خۆشتان ئاماژەتان پێدا. سەرنجڕاکێژە هەرم لایەنانە خۆیان زۆر بانگەشەیان دەکرد کە ئەم جارە هەڵبژاردنەکە نەزیهە و ئیمکانی ساختەکاری و تەزویری تێدا نیە. ئەمە چۆن هەڵدەسەنگێنن؟ لە پێشەوەی کە بچم جوایی پرسیارەکەت بەمەوە بە دەقیقی بە بڕای من لەم هەڵبژاردنەیە هیچ شتێکی ئەوتۆ نەگۆڕاوە، ئەوەی کە ئێمە هەر زووتمان ئەم هەڵبژاردنە یا دەموچاوەکانە گۆڕێ یا ژماری کورسی ئەمیان ئەو حیزبەکە مەکا و زیاکە. ئەوەی کە ڕوویدا بە بڕای من لە بەرئەنجامی بنبەست و فەشەل و لاکەوتن و چوونەکردنە دەرەوەی بزوتنەوەی گۆڕان و حیزبەکەی نەوشەوا مستەفا بوو و دەنگەکانی ئەو کورسیەکانی ئەو بەسەر لایەنەکانە دابەش بووە و ڕێژەی کورسی و دەنگی ئەموو ئەوی زیاد کردووە. ئەجینا هیچ شتێک لە قاعیدەی یاریەکی گڵاو کە ناویان ناوە هەڵبژاردن و دەنگدان شتێکی ئەوتۆ نەگۆڕاوە. گۆڕان بە پێشتر 24 کورسی هەبووە، نەماوە یەک کورسی هێناوە، ئەم 23 کورسیە و ئەو ژمارەیە لە دەنگەکانی بەسەرنەوەی نوێ و چۆکوێ بەڕادەوەی کێچێتی و پارتیش بڵێن بە شانازیەوە ئێمە سەرکەوتنمان دەستێنا و دەنگەکانمان زیایی کردووە. من پێم وایە ئەمە چوارچێوەی حاصل و تەحسیلی ئەم هەڵبژاردنەیە بەکردنە دەرەوەی بزوتنەوەی گۆڕان هێزی ئەمانە ئاڵوگۆڕی بەسەر هاتووە لە ڕووی دەنگەوە لە ڕووی کورسیەوە. ئەجینا لە چوارچێوەی ئەو سیستەمەی کە 30 ساڵە یەکێتی و پارتی حکومەکە هیچ گۆڕانکاریە ناکرێەوە نەکراوە و هەتا چاکسازیش ناکرێ، هەتا ئەو بەڵاینانشی کەیکەن ناتوانێت هیچ شتێ بکە. ئەوەی کە ئەم لایەنانە ئەمڕۆ دۆڕاون بۆ هەڵسانەوەی حیسێتی خۆیان بۆ ڕاستکردنەوەی ئەو درۆی خۆیان کە پێشتر خەڵکیان ببوونە بەشێک لە ماچینەی ڕاگەاندنی ڕاکێشانی خەڵک بە وەهمی ئەوەی کە بێن بە فراوانی بەشداریکەن لەسەر سنووقەکانی دەنگان ئەیگۆڕن. هەرو قسەی کە پێشتر نەوشیان سەفا کردی و ئاخرەکەی بۆ بنبەست و فەشەلە گەیشت. ئەوان ویستیان ئەم نوسخەیە بە جۆری تر لە سەردەمی ئێستا لە خیابی نەوشیروان و حیزبەکە دووبارەکەنەوە. وەختێکیش کە بینیان ئەنجامەکە وا دەرناچێ و ئەوە گۆڕانە ناتوانێت هیچ نەقشێکی ببێ، ئەم حیزبانە ئێستا کەوتونەتە تانە و پاسا و کە گوایە دەنگەکان تەزویر کراوە. بۆچی ئەمە پێشتر نەمانوت کە بابە ئەمانە دیزاین کراوە؟ بۆچی خەڵک ئەمەی نەئەزانی خۆیان نانەزانی؟ ئەوان بەڵام وەختێ نێچیروان بارزانی چووە تاران، وەختێ چووە لەگەڵ شیعەکان کۆبەوە، وەختێ بایکۆت هاتە ناوەوە، وەختێ کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق ئۆفیسەکانی لە هەولێر و لە سلێمانی دانا، وەختێ ئاوەرەکانمانەوە، وەختێ هێشتا بایۆمەتری تەسفیح حسابی خۆی نەکردبوو، ئەمانە هەمووی لە شوێنی خۆی باقی نەبوو، وەختێ ژمارەی کورسی کۆتاکان ئەوەی کە بە شەرمەوە ناویان ناوە کۆتا بۆ مەسیحی و تورکمانەکان دابش کرا بەسەر ناوچەی سلێمان سەوز و زەردا، ئەمانەیان نازانی. بە بڕای من ئەوانیانێ خۆیان گوێلکەن، ئەیانەیە شکست و سیاسەتە پوچ و بێناوەڕەکەی خۆیان کە لەسەر بنەمای بڵاوکردنەوەی وەهم و بوون بە بەشێک لە پرۆژەیەکی سیاسی کێشتی و پارتی لەسەر ڕاوەستاون و نایان ناوە انتخابات و هەڵبژاردن، ئەوە شکستیان هێسا و ئێسا ئەوەنە شەهامەتیان نییە دان بە هەڵەکانی خۆیان بنن، کەوتونەتە حسابی تەقسیم و تەقسیمکاری کە گوایە تەزویر کراوە و غەش لە دەنگەکانی ئەوان ناکراوە. من پێم وایە ئەم قسانە ناتوانێت ئەم هێزانە هەڵسێنێتەوە و ناتوانێت وەڵامێکی دروست باتەوە بەو سیاسەتەی گرتیانە بەر بەو ڕێگا چاوە شەکاری و هەڵەیی کە لە پاڵ دەسەڵاتە لە ژێر ناوی ئۆپۆزیسیۆندا بەرامبەر بە دەسەڵات گرتیانە بەر ڕاستکاتەوە. قسەیەکیش هەر هەبووە لە
ڕۆژی هەڵبژارنەکە بە دوایەوەی کە یەکەمین ئەنجامی هەڵبژارنەکان باسی لێوە کرا کە خەڵکیش خەتای هەیە، خەڵک خۆشیان بوون بەوەی کە دەنگ بە یەکێتی و پارتی بدەنەوە و ئەم دەسەڵاتە ڕاگرن. وەکو بینەرێک لێرەدا سەرنجیاوە ئەڵێ ئەو خەڵکە هەر دەسەڵاتی وەکو پارتی یەکێتی قابلە. یاخود مستەنا ئەمین و توێتی ئەمە کارەساتە کە دوای ئەم هەموو ستەمەی کە لە خەڵکی کراوە لە کوردستانە خەڵکێشە دووبارە دەنگەیاتەوە بەم حیزبانە. بپرسم کە بەرپرسیارەتی خەڵکی لێرەدا ئەکرێت قسەی لەسەر بکرێت؟ بەبڕای من خەڵک لەسەری ژیان و مەعیشەت و لەسەری تۆڵەسەندنەوە هەموو ڕێگایەک تاقیە کاتەوە. ئەوە بە ئەوانەی کە سەرزەنشتی خەڵکەکەن پێم وایە فەشەلی خۆیان و هەر ئەوەیە کە خەڵکیان کردووە بە وەسیلەی جێبەجێکردنی ئامانج و سیاستەکانی خۆیان. یعنی ئەو لایەنەی مستەنا ئەمین و هەر حیزبێکی تر کە سەرزەنشتی خەڵکەکە خەڵک چوە دەنگیاوە بەوەی کە دەنگی بۆوان ناو بە یەکێتی و پارتیاوە هەم خۆی خۆشخەیاڵەکە و درۆ لەگەڵ خۆیەکە هەم خەڵکی وەکو وەسیلەیەک بۆ ئامانجەکان و بۆ بردنەوەی کورسی خۆی. مستەنا ئەمین ئەگەر حیزبەکەی دەنگی زۆری بێنایە و کورسی بێنایە ئەو قسانەی ناکرد. من پێم وایە خەڵک میکانیزمەکان و تەوژ ناوخۆیەکانی خەڵک و ڕێباز و سونەتێکە خەڵگەیکا لەسەری ژیانیەوەیەتی و هەر جارە بە پێی ئیمکان و توانایەکە لەبەر دەستیاتی ئەو ڕێگایەگرێتە بەر. کاتێکە هێشتا خەڵک نەگەیشت بێتە قەناعەتەوەی کە دەست بەرێ بۆ شۆڕژ لە پاڵ حیزبێکی شۆڕژگەرا ڕاوەستێ لە حیزبێکی کۆمۆنیستی ڕادیکاڵی ماکزیمالیست انتخابکە و تەئیدیکە هێشتا کام کارەی نەکردبێ مانای وایە هێشتا ئامادەی شۆڕشی نییە و ئەشێوێ ناڕەزایەتیەکانیان بە شێوەیەک تعبیر لێ بکە. تعبیرەکەی ئەوەیە کە دەنگیاوە بە لایەنێک بۆ ئەوەی کە تۆڵە لە یەکێتی و پارتی بکاتەوە. ئەوەی کە پارتی و یەکێتی دەنگی خۆیان هێناوە من پێشتر لە شوێنی تراوتومە کوردستان کۆمەلگایەکی حیزبی گرتووە، ئەحزابەکان نفوزیان دیاری کراوە، هەر لە هەوڵە و پارتی لە بیرمان نەچێ من هەورامی وتی ئێمە 42 کورسیە نین وە ڕاستی کرد و لەسەر ئەساسیەوەی کە هێزەکانی پارتی بە مۆزەفکردنی بە دامەزراندنی بە هێزی چەکداری بە میدیای زەبەلاحی وەکو کوردستان 24 و ڕوودا و دەیان کەناڵی تری ڕاگەاندنی بە ترس و تۆقاندن بێ بە کۆنتڕۆلکردنی شاری هەولێر دووهۆک بێ بە نفوزی حیزبەکەی بێ معلومە و دەنگانایەنێتەوە بۆ یەکێتی شەروایە. یعنی ناوچەی ئەحزابەکان معلومە نفوزی یەکگرتو معلومە ئەوەی کە وتم خەڵک دەنگی بردووەنەوەی نوێ بەڕاستینەوەی نوێژ لەسەر پاژماوەکانی بزوتنەوەی گۆڕان دەنگی هێناوە. خەڵک پێی وابوو خۆشخەیاڵیەک ئەگەر خەڵک ڕەخنە لە خەڵک لە هەڵوێستی خەڵک بگیرێ بە بڕای من دڵسۆزانە ئەبێ لەو ڕێگایەوە بێ کە بڵین خەڵک ئەویست ناڕەزایەتیەکانی خۆی لە ڕێگای دەنگدان بەلایەنێکی غەیری یەکێتی و پارتیەوە بتوانێت شەقێ لە یەکێتی و پارتی با دەنگەکانیان کەمکە کورسەکانیان کەمکە وە پێی وابوو لەم ڕێگایەوە ئەتوانێت گۆڕانێک پێک بێنێ. ئەمە سەرچاوی وەهمی خەڵکە و هەر ئێستا من نەزانم کە ئەو خەڵکەی کە چووە بەشداری کرد و دەنگیاوە بە جۆرە لە جۆرەکان پەنجەی خۆیە گەزێ پەشیمانە لەو کارە بۆی دەرکەوتووە. خەڵک ئەبێ لە پرۆسەیەکی خەباتکارانەیە ڕێگای ڕاستی خۆی هەڵبژێرێ. بەداخەوە هیچ نوێنەرایەتیەک لەم هەڵبژاردنەیە بۆ ڕاو بۆ چوون و بەرژەوەندەکانی خەڵک ئامادەیی نەبوو بۆیە خەڵک ناچار چێت دەنگ بەلایەنێگایە بۆی شەقێ لەیکیشی تر بە. من پێم وایە خەڵک ئەگەر سەرزەنش کرێ یا ڕەخنەی لێ بگیرێ لەو ڕۆیە کابێ ریزی ناڕەزایەتەکانی خۆی بپارێزێ بۆ نان کار ئازادی مەعیشەت موچە خۆشگوزارانی ئەمنیەت ئەبێ بێنێتە بەردەمی خۆی. خەڵک ئەبێ لەو تێبگا بۆ ئەبێ دەنگ بە شاسوار عەبدولواحید با لە کاتێکە کە خەڵک ژیان و ئەمنیەتی وێ بەڵام حیزبەکەی شاسوار عەبدولواحید کەلیمەیەک لەسەر درۆنەکانی تورکیا ناڵێ کەلیمەیەک لەسەر پەلاماری جمهوری ئیسلامی بۆ سەر هێزە ئۆپۆزیسیۆنەکان ناڵێ و بۆ ڕۆژگارش باسی خاچی پیرۆزی کوردستان و نەتەوەی کورد و ئەم شتاناکە کەوایە بە بڕای من ئەو بۆ چوونەی کە ئەڵێ ئەم سیستەمە قابلی خەڵکی کوردستانە هەڵەیە هەڵچوونێکی نادروستە. خەڵگە بێ فێر کرێ خەڵگە بێ ڕابەری بکرێ خەڵگە بێ ڕێگای ڕاستی بگرێتە بەر. من پێم وایە خەڵک بەشێک لەم هەڵبژاردنەی خۆی دەرز وەرەگرێ و زۆر نابە مەیدانی شەقامەکان ئەگرێتەوە
من پێم وایە متەوەجی هەڵی خۆی بێ و ئەزانێ ئەم جارە ئیتر باوەڕ بە هیچ یەک نەک یەکێتی و پارتی باوەڕ بە هیچ یەکێ لە ئەحزابی ئۆپۆزیسیۆن نەکا ئەمانە هەمووی ئەحزابی بورژوازی سەرمایەدار خاوەن کۆمپانیان هەر هەمویان شاسوار عەبدولواحید خۆی خاوەنی کۆمپانیا و سەرمایەدارە یەکگرتوو کۆمەڵ هەموو ئەوانەی کە لەو شوێنە بەشدار بوون یا هەڵبڕاوەکانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی و پارتیە بە ناوی لیستی تازەوە هاتوونتە مەیدان هەمویان وەک چۆنەڵێ کۆرپەی باوەشی ئەم سیستەمەن و ئەوەڵ و ئاخر قبوڵیانەکە یەکێتی و پارتی و ئەم ئەزمونەی کە ناویان ناو قوارەی کورد قوارەی هەرێمی کوردستان بە دەستکەوتی میلەتی کوردی دانێن کە لە کاتێکا 30 ساڵ ژیانی خەڵکە هاڕێ سەرچاوی هەموو ئەو نەکبەتی و نەهامەتی و هەژاری و برسێتی و بێکاری و بێدەرەتانی و نائەمنیە کە یەخەی 30 ساڵە یەخەی خەڵکی کوردستانەگرێ من پێم وایە ئەوە ڕێگایەکی دروستە ئەبێ هێزیی پێشڕە و هێزیی دڵسۆز دەکەنار خەڵکا ڕابوەسێ دڵسۆزانە ڕەخنەی لێ بگرێ و ڕێی پیشان با بڵێ ئەوە ڕێگاکەت نییە و خەڵک وەک دەریا وایە درەنگ گەرمە بێ و درەنگیش سار دەبێتەوە کە وەختێ گەرمە بێ درەنگ ئەتوانێت بە قەناعەتی باوەڕ ئەو ڕێگایە بگا کە ئەتوانێت ئامانجەکانی پێ بگا من ئەزانم خەڵکی کوردستان خوازیاری ژیانێکی باشترن خوازیاری ئەو پەڕی ئازادین خوازیاری یەکسانین خوازیاری خۆشگوزەرانین خەڵکی کوردستان ئینسانیەتی ئەوێ لایەنگری جوڵانەوەی ئینسانی و خەباتی ئینسانیە لە مەنتیقەکە و لە جیهانە بەڵام گەیشتن بەمە کارێکی سادە نییە ئەبێ هەنگاو بە هەنگاو حەقیقەتەکان بچەسبێ بە تایبەتی لە پێشیانەوە لە نێو هەڵسوڕاوان و ڕابەرانی مامۆسانی ناڕازی فەرمانبەران ژنان کرێکاران لاوان ئەمانە دەستخەنە ناو دەستی یەک جوڵانەوەی چینایەتی بەرامبەر بە هەموو ئەم دەستە و تاقمانەی چینی بورژوازی و حیزبەکانی ڕاوەستن تا ئەو ڕۆژەی تەوازن نەگاتە ئەو ئاسەی ڕابپەڕن و شەقێ لەم دەسەڵاتە بن و دەسەڵاتدارەتی جەماوەری کە هەم مەسیری کۆمەلگا هەم اقتصاد هەم سیاست بەدەستەوە بگرێ ئەمە ڕێگاکەیتی و ئەم ڕێگایە سەختە ئاسان نییە بە هەر بەتەنیا بە تەبلیغ و بە ڕاگەاندن و بە سەرزەنشکردنی خەڵک بەدی نایە ئەبێ خەڵک ڕێگا بکاتەوە ئەم ڕێگایە هەڵبژێرێتەوە هێزی پێشڕۆ ئەوەیە کە ڕێنیشان دەربێ لەو کاتانەی کە جەماوەریش هەڵاکە تووشی خۆشخەیاڵیە بێ ئەبێ لە کەناریانە ڕاوەستین و ڕێیان پیشان بین یەکگرتو و یەک پارچە بیان هێڵینەوە و سەرنجیان ڕاکێشین کە ئەوە ڕێگای بەدەستێنانی داخوازەکانتە پرسیارم زۆر ماوە و پرسیاری و سەرنجی بینەرانیش هاتووە بەڵام بەداخۆ هەمووی ناتوانین تاوتێ بکەین سەرنجێک دێنمە پێشەوە و قسەیەکیش لەسەر نەوەی نوێ وەکو لایانی براوی ئەم هەڵبژاردنە تەماشا دەکرێت کە ئەتوانێت چی بکات لێرەدا بینەرێک پرسیار دەکات کە ئاخۆ دەچێتە حکوومەتەوە ئەگەر بچێتە حکوومەتەوە وەکو هەمان پرۆسەی گۆڕانی بەسەردا نایەت بینەرێکتر پێی وایە کە ئەگەر نەوەی نوێ 50 کورسیشی بهێنایە هیچی نەدەتوانی بکات ئەگەر لەسەر ئەوەی کە نەوەی نوێ ئەتوانێت چی بکات هەڵبەت ئیدعای زۆریان بووە ئێوە سەرکەوتوش بوون لەم هەڵبژاردنەدا بەوەی کورسیەکانیان دەبڵ بووە ئەتوانێت چی بکات پێش ئەوەی کە وەڵام بدەنەوە ئەگەر لەسەر سەرنجی بینەرێکیش قسەیەکتان هەبێت دەڵێت کە ئێوە کاتێک ئێستا ڕێگە پیشانی خەڵک دەدەن ئەڵێ خەڵکی لە کوردستاندا زیاتر گوێ لە مەلاو مزگەوتەکان دەگرێت فەرمون من پێم وایە خەڵک گوێ لە مەلاو مزگەوت ناگرێ خەڵکی کوردستان ڕاستە باوەڕدارن بەشێکی هەتا توان بڵین زۆربیان باوەڕدارن بەڵام کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی ئیسلامی نییە شێوە ژیانی خەڵک کۆمەلگایکی مەدەنیە و ژیانی شاری و ڕەفاه و خۆشگوزارانی ئاوات و ئومێدەکانی ئەوانە کە ناکرێ بخرێتە مەلا و مزگەوت چەند هەوڵبا ناتوانرێت لە قاڵبی سەردەمی جەزیرەی عەرەبی 1000 و چەند ساڵ لەمەوە بەس بگەڕێنێتەوە بەڵام خەڵک ئەتوانرێ متەوەهم کرێ خەڵک ئەتوانرێ ئەکرێ حزاب و لایەن بۆ پێی توانا و قدرەت و ترس و تۆقاندن و خەڵک خۆشخەیاڵ کە ڕێگای لێ تێک بە ڕێگای لێ بگۆڕێ ڕێڕێوی خەباتی لەنگ و شێواو کە هەموو ئەمانە لە ڕووی سیاسیەوە دروستە ئەوەی نەوەی نوێ چی پێکرێ ڕاستیەکەی من نازانمنەوەی نوێ بە تەمای چییە ئەوەی کە تا ئێستا ڕایان گەیاندووە ئەوەیە کە هێشتا معلوم نییە بەشداریەکەن لە حکوومەت یان نایکەن بەڵام
من پێم وایە ئەم هێنانەوەی کە هێنانەوەی ژمارەی کورسیە و ئەوەی کە بانگەواز و شاگەشتە گرتووی گوایە سەرکەوتنیان بەدەستێناوە بە عکسی خۆی تەبدیلە بێ ئەبێتە قوڵفێک و ئەکەوێتە گردنی ئەم حیزبەوە کە هەمان ئەو مەسیرەی بزوتنەوەی گۆڕانی پێی چاوەڕوان کراوە یەکێکەوەیە کە ئەگەر لە حکوومەتا بەشدار بێ معلومە هەر ئەو مەسیر و چارەنووسێ بێ کە نەوشیروان کە چەند بەرابەر سیاسی تر بە قودرەتر ناسراوتر جێکەوتوتر دەستڕۆشتوتر بووە لە شاسوار عەبدولواحید نەیتوانی حیزب لە حکوومەت جیاکاتەوە نەیتوانی هیچ ئاڵوگۆڕێک دروستکات تەنانەت گەیشتە ئەوەی کە پارتی شەقێ لە یوسف محەممەد باو سەرۆکی پەرلەمانەکەی نەوشیروان سەفا بنێنێتەوە بۆ ماڵەوە ئەگەر نەوەی نوێ بەشداری بکات لەم مەسیرە زیاتری نیە ئەگەر بەشداریش نەکات چیەکە ئایا کوردستان بەتەنکەرە نەوت و بە هەرزانکردنی جاربەجارەی بنزین ئەتوانێت ئیدارە بکە اقتصادی کوردستان چی لەیەکە مەسیر لەگەڵ بەغایەت چی لەیەکە بە دەبەهاشتنی پەرلەمان و بەهات و هاواری ئەندام پەرلەمانەکانی ئەتوان چ گۆڕانکاریەک لە ژیانی خەڵکە ئایا ئەو 200,000 کەسەی کە شاسوار عەبدولواحید وعدیاوە توانێت تەعینیکە ئەتوانێت سیستەمی تەعینی مرکزی بگەڕێنێتەوە معلومە کە ئەگەر پارتی و یەکێتی حتما حکوومەت تەشکیلێنەوە لەگەڵ لایەنی ترە ئەگەر نەوەی نوێ نەچێتە ناوەوە ئەتوانێت بە ئەقەلێتێکی پەرلەمانی چی بکە مەگەر هەموو ڕۆژێ خەڵک بێنتە سەر جادا ئەویش سەرنجام بە خۆپشاندان ئەتوان چی بکە بەتەنیا بۆ خۆی من پێم وایە نەتیجەتەن ئەو شتێکە بانگەشەی سەرکەوتن و زیاکردنی کورسی بێ بە عکسی سیاسەتی خۆی تەبدیلە بێ و سەرنجام ئەویش ناکامە بێتەوانە چونکە ئەسڵی قەزەکە ئەوەیە کە سیاسەتکردن ریفۆرمکردن نە لەم دەسەڵاتەیە کرێ و نە ئەتوانرێت داخوازیەکانی خەڵک لە ڕێگای بەرنامەی ئەم حیزبانەوە لە پەرلەمانە بێت چونکە عاقیبەت ڕای زۆرینەی پەرلەمان ئەتوانێت هەر پرۆژە بڕیارێک جێبەجێ بکە و ئەویش ئەگەر حکوومەتی داهاتوو بەدەست مەسوود بەرزانیەوە بێت جێبەجێ بکرێیاننا من پێم وایە ناکۆچیەکە لە بەردەم بزوتنەوەی نەوەی نوێیە کە سەرنجام ملی لە بەرامبەر سیاسەکانی خۆیان بەرە و شکان و تیاچوونە بە مەگەرەوەی کە چۆن ڕێمفاجعەیە لە سیاسەتەکانی ڕووبا کە ئەوەش ممکن نییە چونکە لە ناوەڕۆکە نەوەی نوێ هەمان ئەو ناوڕۆکەیەکێتی و پارتی هەیە من لە بەرنامەیەکی تایبەتی شەوابزان باسم کردووە کە جیاوازیکی بنەڕەتی لەگەڵ ئەحزابەکانی دەسەڵاتدار وەکو ئەحزابی ناسیۆنالیستی و پشتبەستوو بە ئیسلام شتێکی تر نییە بزوتنەوەی نەوەی نوێ با بڵین کەمپینێکی هەڵبژاردنە دەورانی ئەو دەورانی دەنگدانە هەموو ڕۆژی کۆمەلگای کوردستان لە بەردەم انتخاباتێکان نییە وەکو حیزبێکی سیاسی لەسەر باوەڕ و نەخشە و بەرنامەیەکی سیاسی فکری ڕۆشندا نەمەزراوە هەروەکو هەر لایەنێکی تر بازاڕێکە ئەم سیستەم و شتێک کە ناویان ناوە دیموکراسی و هەڵبژاردن ئەمە بەرهەمی هێناوە و بۆ پارێزتنی جێگە و پێگەی بەشێک لە سەرمایەدارانی ناڕازی کوردستانە من بۆ یاڵم کە مەسیری نەوەی نوێ ناتوانێت مەسیرێکی جیاتر بێ لەوەی کە نەوشیروان و حیزبەکەی ڕووی تێکرد پرسیاری تریش زۆر هەبوو بەڵام بەداخۆ کاتی بەرنامەکانمان دەرفەت نادا بۆیە لێرەوە سپاست دەکەین خەسرە و سایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمسی کرێکاری کوردستان کە ئەمجارش لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون سپاس بۆ ئێوە و ماندوو نەبن هیوادارم بەرنامێکی باشمان بوو بێ زۆر سپاس بەداخۆ بینەرانی عزیز کە نەمانتوانی باقی ئەو پرسیار و سەرنجانەی تر تاوتێ بکەین لەبەر کاتی سنووری کاتی بەرنامەکانمان بەڵام حتمما لە بەرنامەکانی تردا دێینە سەریان و هیچ پرسیارێک بێوەڵام ناهێڵینەوە وچانێکی کورت و سەبارەت بە هەڕەشەکانی ئیسرائیل لە ئێران لەگەڵمان بمێنەوە بەڵە بینەرانی عزیز وەک ئاگادارین کە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان بۆ سەر غەزە ئیدامەی هەیە و لە ماوەی ڕابردووشدا هەڕەشە لە ئێران کراوە کە هێرش دەکرێتە سەری ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵ محەممەدی ڕاستی لە ڕابەری حیزبی حکومەتیست خەتی ڕسمی محەممەدی ڕاستی ئێوارت باش و سپاسکە لەگەڵمانیت ئێوارت باش سڵاوێکی شۆڕژگەرانە بۆ جەناب و بۆ بینەران و بیسەرانی رادیۆ پێشەم
لە سەر هێرشەکانی ئیسرائیل بۆ لوبناان کە ماوەیەکە ئیدامە هێوە ڕایەوەی کە حیزبوڵای لاواز کردووە، بەڵام هۆکار چییە کە تا ئێستاش ئیسرائیل ئیدامە دەیات بەم جەنگ و هێرشانە؟ ئیسرائیل بەڕاهبەری نەتەنیاهوو حکوومەتەکەی بەهانە کەوتە دەستی حملەی کرد بە غەزە و ئیستەیش لە ئیدامەی ئەو بەهانانەوە کەوتووە سەدەستی حملەی کردووە بە لوبناان. ئیسرائیل حکوومەتێکە کە ئیمڕۆ بە دەستپێکردن ئەم شەڕە کە هەرچەند ئەم شەڕە تازە نییە و ساڵهای ساڵە حکوومەتی ئیسرائیل بەرعەلەی خەڵکی فلستین و جاروباریش بەرعەلەی خەڵکی لوبناان مرەتەب لە شەڕ و کێشا بووە و لەم ڕابتا ئەتوانین بێژین سیاست و ژیان و مانەوەی حکوومەتی ئیسرائیل بەسراوە بەوە کە چەنێ بتوانێ ئەم شەڕە پەرە پێبە، ئەم شەڕە دامەنەکەی فراوانترکە. بەهانەهایەکی ئاوردۆ قسەهایەکی کرد کە گشت ئەوانە تەواو بووە، بەڵام ئیسە تازە ئەوەسە بە موشک و بە تەیارە و بە هەموو جۆرێ حملەی کردووە بە لوبناان و لوبنانیشی خەریکە وەک غەزە لێکەوە و توێتی وەک لوبنانی وەک غەزەی لێەکەم. بۆیە ئیسرائیل ئەساسەن مانەوەی خۆی گرێداوە بەوە کە چەنێ بتوانێ پەرە با بە شەڕ، چونکە ئیسرائیل خۆی غەرقی بحرانێکی سیاسی، اقتصادی، نظامی و بە تایبەتتر لە گشتی خراوەتە گۆشۆ ڕسوا بووە، کارێکی پێکراوە، کارێکی کردووە، ئەو نە نەسڵ کوژی و ئەو نە قەتڵ عام و ئەو نە کوشتاری کردووە لە غەزا کە هیچ کەسێک لەم دنیا مەگەر کەسانێ وەک خۆی تەرەفدار خۆی بن، ئەگینا هەموو کەس بە حکوومەتێکی داگیرکەر، جینۆساید، نەسڵ کوش، زدی ژن، زدی پیا و زدی ئینسان ناوی لێ ئەبا و ئەو گەرەکێسی بۆ ئەوە کە بتوانێت لەم وەزعە دەربێت پەرە ئەدا بەم شەڕ. لە ماوەی ڕابردووە ئیسرائیل هەڕەشەی لە ئێران کردووە کە وەڵامی موشەکەکانی دەوری ڕابردوو دەداتەوە و هێرش دەکاتە سەری. ئەم هەڕەشانە چەنە جددین؟ بڵێ ئەمە هەرحالە ئیدامەی ئەو پەرەدان بە شەڕە، هەرحالە ئیدامەی ئەو سیاسەتە کە تەنیا ئێرانیش نییە، مرەتەب ئەدا لە سووریا، ئەدا لە یەمەن، ئەدا لە باقی شوێنەکانتر ترۆر ئەکا، کوشتار ئەکا. ئیسرائیل هەروە عەردمکردن مانەوەی خۆی لەوا ئەبینێ کە چەنێ بتوانێت ئەم شەڕە گستەرش بە. لە ڕابطە لەگەڵ ئێرانە بە تۆری مشەخەص میزانی جددی بوونەکەی فعلەن هەڵەحەنی موشک خستنە. ئەو تهدیداتە وا کردوویەسی و ئیسەیش خەریکە ئیدامەی ئەدا بە موشک خستن و بە ترۆرکردن و بۆ حساباتە. ئەگەر بێتە سەر شەڕێکی تەواو عەیار، ئەوە وا خۆی ئێژێت ئەیکەم بە غەزەوە، بۆی ناکرێت، خۆی بۆی ناکرێت، چونکە ئەوەڵەن هاوسێی نییە، دوورە، سانیان ئێرانیش تهدیدی کردووە بە ڕۆشنی وتوێسی، بە ئیمریکای وتووە، بە حکوومەتای، چونکە ئیسرائیل مەگەر بە پشتیوانی ئیمریکا و ناتۆ و غەرب و ئەم وڵاتانە بتوانێت حملەکە بە ئێران وتوێسی ئەگەر بێت و ئیسرائیل دەستبا بە هەمچین کارێک و ئێوە ئەوە پشتیوانی دەکەن، من حتمما منتەقە ئەەکەم بە ئاگەر ئەیسووتێنم خوێن و ئاگەر بە یەکۆ ئاوێتەکەم و ئەیشیکا. بەو بۆنەوە ئیسرائیل گەرەکێسی بیکە، حەز ئەکا، جمهوری ئیسلامی ئەم شەڕیە بەو نەوعە پێخۆش نییە، ئەمریکا پێخۆش نییە، بەو بۆنەوە ممکنە کەمتر ممکنە ئەم شەڕە بەو جۆرە بکرێ. بەڵام ئەوە کە بە قازان جمهوری ئیسلامیە و بە قازانج ئەمریکایشە مەسەلەی ئەم فەزای شەڕەسە، ئەم فەزای شەڕە بەسەر
ئێرانەوە بمێنێ و مرتب ئەوش ئەسلحە و مهمات و وەسایلی خۆی بەم وڵاتە عەرەبیانە بفرۆشێ بۆ دفاعکردن لە خۆیان لە مقابل هەر کەسێکۆ کە گەرەکی بێت شەڕیان لەگەڵکە بەو بۆنەوە ئیمریکا وا بە قازانجێ و ئێرانیش لەلایەکۆ بۆ ئەوە کە ئەم نفوزە تا ئیسە بۆ خۆی بە قسەی خۆی و بەم جۆریشەوە ئەی بینین بەدەستی هێناوە لە خاوەرمیانە بۆ مانەوەی ئەم نفوزە وە بۆ ئەوە کە لەمانە کشتی مهمتر بۆ ئەوە کە بتوانێ جنبشی ئاعترازی لە ئێرانە سەرکوتکە احتیاجی هەیە بەم فەزای شەڕ ئەم فەزای جەنگە زۆر هەستەکەی سایی کێشەوە ئێستا لە ناوچەکەدا ئایندەی ئەم ڕووداوانە ئێوە چۆن هەڵدەسەنگێنن بۆ کوێ ئەمان بێت ئەم وەسعە دیارە جمهوری ئیسلامی بەم جۆرە گەرەکێسی ئیسپادەی لێ بکە خەڵکی ئێران بە هیچ عنوان جمهوری ئیسلامیان نەویستوە و نایانەوێ هاتوونە سەر خیابان نەک جارێک نەک دوو جار نە سێ جار ئەتوانین نمونونەکانی بە بەربڵاوی بەتایبەت لە 1401 بیبینی کە خەڵکی ئێران جمهوری ئیسلامیان ناوێ و شعاری مەرگ بەر جمهوری ئیسلامیان هەزاران هەزار جار تکرار کردوەسوو بەڵام مەسەلە ئەوەسە بەم ئێعترازە بە جمهوری ئیسلامی ناتوانن تەنیا بەمە بەر بە شەڕ بگرن چونکە تەرەفێ شەڕەکە جمهوری ئیسلامیە کە ئەڵێ نامەوێ شەڕکەم تەرەف ئەسلیەکەی ئیسرائیلە کە ژیان و مان و هاتنە دەرەوەی لەو منزەی و ئیسیسالەکە هاتیایە بەسراوە بە ئیدامەی شەڕ و گوستەرژدان ئەو شەڕۆ ئیسرائیلە بۆیە لازمەکە خەڵکی ئێران بەبێ یەک دەنت ترس لەوە کە بێژن ئەمە خەڵک ئێران خەریکن لە جمهوری ئیسلامی دفاعەکەن کە ئەگەر بڵێن شەڕمان ناوێ نەک هەر خەڵک ئێران لە یەمەن لە لوبنان لە باقی شوێنەکان تر کە ئەتراز و ناڕزایەتیمان دیوە لە بەغا لە عێراقا بە تۆرکوردی چون شەڕەکە ئیتر وەک شەڕی غەزە نییە وەکی لوبنان نییە شەڕەکە دامنەیەکی زۆر بەربڵاوتر ئەگرێتە خۆی و خەتەری زۆر زۆر گەورەتری هەیە بۆ خەڵک ئەم شەڕە بەرعەلەی خەڵکە بەرعەلەی جمهوری ئیسلامی نییە ئەم شەڕە هەر فیشەکێک پتەقێ لە جمهوری ئیسلامی هەر بەو میزانە جمهوری ئیسلامی پێ قەویە بێ هەر بەو میزانە دەستی جمهوری ئیسلامی ئەکاتۆ بۆ بربەرەکانێکردن لەگەڵ هەر نوع ئێعترازێکە ئەو هەموو ئێعترازە ئەو هەموو ناڕەزایەتیە کە 45 ساڵە خەڵکی ئێران بە خوێن و بە گیان و بە ڕۆح و بە ئێسکان وردکردن ئەم شۆڕشیانە هێناوەتە ئەم حەنە ئەم شەڕە ئەبێ بە باعیس ئەوە پاشەکشە کرێ بەم جنبشە ئەبێ بە باعیسەوە ئەم جنبشە نەتوانێت خۆی نیشان بە خۆ شەڕ شۆخیکردن نییە تۆ تماشای غەزەکە زانم چێ ئەتوانێت لە شوێنێ وەک غەزا ئیمڕۆ بێتە مەیان و بێژێ من شەڕم ناوێت زۆر زۆر سەختە یعنی کابرا ها لە فکر ئەوە کونێ پەیاکات دوور لە شارەکەی دوور لە مەحەل زندگیەکەی دوور لە مەحەل کارەکەی خۆی پیاکات و خۆی شارێتەوە شەڕ ئێران و عێراق خەڵک زۆر باشە لە بەرچاویانە کە ئەو خەڵکێت چی لێ کرد هەر کرێکارێک لە ئابادانە کەوتەیەکە لە شارەکان و تەبەقەی کرێکار و خەڵک ئێرانی وها متەفەڕق کرد وها پاشەکشەی کرد بە مبارزەیان کە جمهوری ئیسلامی بەسەر ئەو شەڕ بوو بە ماڵ هەروەک خومەینی وت شەڕ بۆ ئێمە نەعمەتەی ئیلاهیە واقعاً بۆ جمهوری ئیسلامی نەعمەتی ئیلاهی بوو وەلێ بۆ خەڵکی ئێران ماڵوێرانی بوو هەناسە سەردی بوو تەفرەقە بوو سەرکوتکردن دانەدانەی ئەو مبارزاتە بوو وە وجودی بوو بۆیە لازمەکە بۆ بەرامبەرکێ لەگەڵ ئەم شەڕا خەڵکی ئێران لەگەڵ خەڵکی خاوەرمیانە بێنە ڕیزی خەڵکی جەهانەوە خەڵکی جەهان ئیمڕۆ لە سەتحی سەراسەری جەهانەت ئەم هەفتەی ڕابردووە لە دانمارکە بە هەزاران و دەها هەزار اتحادیەی کاریگەران لە اتحادیەهای کاریگەریە لە ئینگلیسە لە ئیسپانیا لە ئیتالیا لە زۆر شوێنە هەر لەم ئەڵمانە هەر لەم شار ئێمە لە قوڵە اعتراضاتێکی زۆر بەربڵاو بۆ بەرعەلەی شەڕ بەرعەلەی ئیسرائیل
بەرعەلەی نەسڵکوژی حکوومەت ئیسرائیل کە نوکە دەرزیە بۆی ئینسانیەت و ڕەحم و مرەوەتی لێ نایە بۆیە خەڵک جەهان هاتوونە سەر جادە بۆیە خەڵک جەهان ئێعتراز دەکەن و ئەویشە کە ئەم شەڕە چی بەسەریێت فقط وفقط بەستەگێت بەوە کە ئەم خەڵکە چیەکەن خەڵک ئوروپا چیەکە خەڵکی جیهان چیەکە خەڵکی خاوەرمیانە چیەکە چەندێ ئەم ئێعترازاتە ئەتوانێت دەستی خۆیان بخەنە ناو دەست خەڵکی لوبنان و غەزە و ئێران و یەمەن و بە یەکدەنگ لەگەڵ خەڵکی خاوەرمیانە دێنەمەیان ئەترازکەین بەرعەلەی شەڕ بەرعەلەی ماڵوێرانی بەرعەلەی ئەم وەزعەوە بەسەر خەڵکاتوە تەنیا ئەوە ئەتوانێ بەری پێ بکرێ ئەجینا ئیسرائیل چی ئێژێ بڵێ ئەگەر لێرەدا هەڵوێستی ئەحزابە جۆرە و جۆرەکان لە ناوچەکە و ئێران بە تایبەتی هەڵسەنگانێکیان بۆ بکەین با کورتی قسەی ئێوە لەم بارەوە بیستین وەکو دوا پرسیارێک ئەکرێ بڵێن دوو دەسن دەسەیەکیان کە هەن لە فکرەوە چۆن شەڕ بێت و بە پەلە بڕۆن و ئەمانش بەسەر وێرانەی ئێران و ببن بە دەسەڵات و ببن بە حکوومەت کە ئەتوانین لە سەڵتەنە تەڵەبەکان پەهلەوی لە جمهوری خاکان لە عەبەی موحتەدی کە حزب نییە وەلی خۆی ناوناوە حزب لە ئەنواع و ئەشکال حزبی ناسیۆنالیست ئەتوانین ناو ببین کە شەڕخوازن کە ئەیانەوێت لەم لاوە بەم جۆرە شەڕ بێت وانش خۆیان تێخەن و چەپڵە لێ ئەدەن بۆ ئیسرائیل چەپڵە لێ ئەدەن بۆ ئەمریکا هەرچێ ڕۆژە داوا ئەکەن کە ئەم شەڕە سەریعتر بکری ئینگار کە ئەم شەڕە ئەگەر بکریە ئەوان نەتوان دەسەڵات هیچ وەخت ئەوان ناتوان دەسەڵات بکرن بەدەچوون لە چییە وڵاتێکی وێران بێخانەومان خەڵکێکی سەرگەردان مستەئسل نائومید کوڕکوژرا و کچ کوژرا و گەورە و بچوو کوژرا و مەملەکەت وێران تۆ توانی حکوومەت بگری بەدەستۆ ئەمە دەسەیەکیشی وەکو پژاک و پێکاکا ئەوانە قەوڵیان داوە کە ئەگەر بێت و شەڕ ببێ مەحاضرین جمهوری ئیسلامی تەقویەتکەین بڕۆی لە پەنای جمهوری ئیسلامی و بەرعەلەی ئەحزابی کوردی شەڕکەین ئەمانیش دەسەیەکن کە خۆیان حاضر کردووە شەڕ ببێت و ئەمە بکەن دیارە ئێمە وەکو حزبی حکمەتی خەتی ڕەسمی هەوڵمان داوە ئەو پەرتەلاشمان کردووە بەرعەلەی شەڕ بوێسی خەڵک هان بین بۆ ئەوە لەسەر خاستەکان خۆیان لەسەر مبارزاتی واکردویانە کۆڵ نەدەن و لە مەقابل شەڕا بوێسن و ئاعترازکەن بە شەڕ خەم ئەویانە دەبێ ئەگەر بێت و ئاعترازکەن بە شەڕ لەگەڵ جمهوری ئیسلامیە تەدا ئەسڵەن وانە لە پاڵ ئەوە کە تۆ ئێژی خاستەکەم ئەمەسە پادنشتە ئەوە ێژێ کاریگەران داوای ئەوە ئەکەن ژنان لە زیندان و ئەمە هاواریانە لە پاڵ ئەم ئاعتراز و ناڕەزایەتیانە بەرامبەرکردن لە شەڕ لەگەڵ شەڕە یەکێکە لەو خاستە ئەسڵیان و غەیرەت ئەمیشە ئێمە هەوڵمان داوە جبهەیەکی متحد لە خاوەرمیانە بە وجود بێنین کە لەگەڵ حزبی کۆمونیستی کرێکاری عێراق و حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و ئێمە وەک حزبی کۆمونیستی کاریگەری حکمەتی خەتی ڕەسمی لەگەڵ تعدادێکی زۆر حدود 20 دانەیتر اتحادیە و سندیکای کاریگەری کە ئەم جبهە دروست کراوە بۆ ئەوە کە لە مقابل شەڕا بوێسی هەر هەمووی ئەمانە لە عێراق و بیگرە هەتا فلستین و تا لوبنان و تا یەمەن و تا مصر و تا هەر شوێنێکی تر کە اتحادیە تا مەراکش و اتحادیەی کاریگەری هاتوونە سەمەیان و خۆیان قسەیان کردووە و ئیمزایان کردووە و ناو خۆیان لەم لیستان وچیوە بەرامبەر بە شەڕ بوێسین هەوڵ بین هەرچێ زیاتر ئەم لیستە فراوانترکەین ئاعتراز بەرعەلەی شەڕ فراوانترکەین و دەستی خەڵکی خاوەرمیانە بخەینە ناو دەستی خەڵکی متەمەدن و تێکۆشەری دنیا بەرعەلەی شەڕ بوێسین و ئەم خوێن مژ و نەسڵ کوژ و ئینسان کوژانە کێشی نەخوارۆ لەمە زیاتر قوربانی نەدێت. محەممەدی ڕاستی لە ڕابەری حیزبی حکمەتی خەتی ڕەسمی زۆر سپاسکە لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. منیش سپاسدانەکەم کەم کاتانەدا بە من زۆر مەمنون بە هیوای ئەوە کە سڵح و ئەمنیەت و ئارامش بۆ خەڵکی خاوەرمیانە بگەڕێت.
زۆر سپاس و ئێمەش بە هیوای. ئازیزان، ئاخیر تەوەری بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە ڕووداوەکانی تازەی تورکیا، ئەمڕۆ دوێنەی تورکیا دێنەوە لاتەن. بەڵێ بینەرانی ئازیز، لەسەر ڕووداوەکانی تورکیا و ئەو ئیدعاانەی کە ئەمڕۆ بە تایبەتی لە هەواڵەکانە بیستمان، ئاخرین بەشی بەرنامەکانی ئەمڕۆی پێشەنگ تیڤە و لەگەڵ نووری بەشیر تاوتوێ دەکەین. نووری بەشیر، ئێوارە باش و سپاس کا لەگەڵمانیت. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم فرسەتە. هەواڵەکانی دوێنێ و ئەمڕۆی تورکیا زۆر گەرمە لەسەر پرۆسەی نوێی ئاشتی کە تایبەتە بە کێشەی حکوومەتی تورکیا بڕیارەکە لەگەڵ کوردەکان و بە تایبەتی لە ڕێگەی عەبدوڵڵا ئۆجەلانەوە ئەمە بە ئەنجامی خۆی بگات. ئەمە لە کاتێکدایە کە ئۆجەلان دەزانین کە چارەکە سەدەیەک زیاترە لە زینداندایە. ئەمە و ئەم ڕۆژتەقینەوەیەک لە ئەنقەرە ڕوویدا کە کوژرا و بریوناری لێ کەوتوێتەوە. ئەم ڕووداوانەیە ئەمڕۆی تورکیا چین؟ سەرەتا ئەمە بڵێم بۆی لای بینەران و بیسەران ڕۆشن بێ، ئەم ڕووداوەی ئیمڕۆ تازە هاتە پێشەوە، ڕەبتی بەوە نەبوو ئەو بەرنامەی ئێمە دامان ناوە دوێنێ و ئیمڕۆ وەکوڵە فەزایەکی گەورە لە میدیای تورکیا تەقیەوە سەبارەت بە پرۆسەی ئاشتی لە تورکیا لە بینی حکوومەتی تورکیا و مەسەلەی بڵێن کورد و یان پەکەکە و عەبدوڵڵا ئۆجەلان. بەداخۆی ئیمڕۆ سەعاتێک تەقینەوە و هینێ بۆی هێرشێ کراوەتە سەر بنکەی تقریباً دامەزراندنی بەرگری ئاسمانی و فەزایی کە 4 کەس 3 کەسە هەواڵەکان ئەڵێ کوژراوە، 14 بنیار بۆ دوانیش لەوانەیە هێرشیان کردووە سەر شوێنەکە کوژراون و تا ئێستا ڕانەگەیەنراوە چییە. بەڵام مۆزوعەکە ئەمە نییە، بەڵکو دوێنێ دەوڵەت باخچەلی کە سەرۆکی پارتی مەهەپەیە لە کۆبوونەوەی حیزبەکەی خۆیان ئەوەی تەرح کردووە کە پرۆسەیەکی ئاشتی نوێ بۆ چارەسەری ئەوزاعی تورکیا مەطرح بکەن بۆ ئەمەش عەبدوڵڵا ئۆجەلان زۆر دەورێکی گرنگ و بەرچاو ئەبینێ بۆ ئەمە و بهێنرێتە پەرلەمانەوە و قسە و باس بکات و بۆ ئەوەی پرۆسەی ئاشتی لەگەڵ کوردەکانە بێ و لەم پرۆسەی ئاشتیە شاکە تەرحی کردو عەبدوڵڵا ئۆجەلان لەوێ باسی ئەوە کاکە ڕێکخراوی پەکەکە هەڵەوەشێتەوە و هەروەها تیرۆریزم کۆتایی پێ ئەهێنرێ. ئەم مۆزوعە کەوتۆتە بەردەمی هەموو ئەحزابەکانیش ڕێی جیاوازەیە لەسەر مەسەلەی پرۆسەکە، بەڵام بە عام هەمویان بۆ ڕێکەوتن موهێنانی عەبدوڵڵا ئۆجەلان موافق بوون. لەوانە بۆ نمونە کۆنگرێ گەل ڕەمزی کارتال وتوێتی ئۆجەلان ئامادەیە بۆ ئەم پرۆسەیە و لە چوارچێوەی تورکیا بێ ئەم ڕێکەوتنە بکات و هەروەها مەسەلەی جەهەپا بە هەمان شێوە وتوێتی ئێمە ڕازین بۆ هیچ نیگەرانیەکمان نییە. هاوسەرۆکی توڵای لە ماڵپەڕی NTV باسی ئەوەی کردووە پێویستە ئەم گۆشەگیریە لەسەر ئۆجەلان لا ببێ و لە زیندانە بێتە دەرەوە بە هەمان شێوە. بەڵام ڕەمزی کاتال باس لەوەکە ئەم شەرت و شروتە بۆ عەبدوڵڵا ئۆجەلان ئەمە ڕێگریە لەسەر لە بەردەمی پرۆسەکە کە تۆ کابرایەک چەندین ساڵە کاری کردو حزبێکی دروست کردو ئەمە ئیمڕۆ بە تیرۆریزمی ناسێت و بڵێ هەڵەوەشێتەوە ئەمانە ئەگەریەوە ئەتانێ ئەم پرۆسەیە ببرێتە پێشەوە. بە هەمان شێوەش ئەکەپە وەردوغانیش قسە و باسییان هەبووە لەسەر ئەمە. بۆیە میدیاکانی تورکیا بەگشتی و ئەحزابەکان کەوتونە سەر ئەمەی پرۆسەکە کە ئەمەش بۆ خۆی باگراوندێکی هەیە لەوەی بۆ ئەم مۆزوع هاتوۆتە پێشەوە، بە تایبەتی جەهەبە کە وەختی خۆی مخالیف بووە بەم هێزە و ئەمانە لە مانجی یەکی ئیم ساڵا ئۆکتۆبەرە کاتێ دەورەی پەرلەمان ئەکرێتەوە ئەچێ لەگەڵ دەم پارتیا تەوقع ئەکا ئەمانە وەکو هێزێکە لانجیری مەسەلەی کورد و کوردە لە تورکیا تەوقعەکە بۆ ئەوەی ئەم زەمینانە
دروستکات و بهێنێتە پێشەوە بەڵام تا ئێستا ڕانەگەێنراوە ئایا موقفی یەکەم عەبدوڵڵا ئۆجەلان چۆنە دووەمی شپەکەکە لەم مەوزوعە چی یاوەتە دەرەوە بۆیە ئەگەر ئێمە سەر لەسەر ئەمە بکەین زەمینەی ئەمە چییە بۆچی ئەمە هاتۆتە پێشەوە دەوڵەتی تورکیا چەندین ساڵە ئێستا بە هەزاران لەشکری هێناوە لە کوردستانی عێراقا بە لەژێر ناوی تۆریزم و پەکەکا و لە ناوچەی پارتی ئازەردا کۆی کردوونەتەوە شەڕینێکی زۆرەکەوە بە دژایەتی هێزەکانی کوردی سووریا بۆ لایەنگیری پەکەکا هێرشی کردووەتە ئەوێ و لایەنگیری بۆ ئیسلامی و هێزەکانی دژی کوردەکانی ئەوەیەکە ئەم زەمینانە چییە لەم بارەوە هاتووە کرا قسەی زیاتری لەسەر بکەین بەڵام لێرەدا سەرنج ڕاکێش ئەوەیە کە بزانین هەڵوێستی خودی ئۆردوگان و حیزبەکەی ئاکپارتی چییە لە پەیوەند بەم بابەتی کە مەترەحکراوە هاتۆتە پێشەوە و ئەحزابەکان قسەیان لەسەر کردووە ئێوە ئاماژەتان پێدا جا لێرەوە ئەمە زۆر چیزەی سەرنجە و پێ لە سەرراگرتنە کە تاکیدی لێ بکەینەوە لە کاتێکا ئۆردەلان بەو توموتیژیە و بەو ناردنی هەموو هێزیە و بەو دژایەتیە کە شتێ بە ناوی کوردەوە وجودی نییە لەوێیانە پەکەکا بە هیچ تۆریستی نەزانێ یەکسەر وەڵامی هەم دەمپارتی و هەم جەهەپە و باخچەلی یاوەتەوە کە ئێمە زۆر رازین بەما و مەسلحەت و بەرژەوەندیەکانی گەلی تورکیامان لەسەر و هەموو بەرژەوەندیەکانە کە هەمومان یەک دەست بین و هەمومان یەک پارچە بین و موافقم لەگەڵیانە و لە هەمان شێوەیەشدا کاتێک مقابلەیەکەن و لە هەوا پەیام لە تایارە ئابێکە کاتێ ڕوا بۆ بریکس لەوێ مقابلەیەکی ئەەکەن ئەڵێ ئێمە زۆر زەرورە ئەم هەنگاو بنین بۆ ئاشتی لەبەرەوەی مەسەلەی ترسێکی گەورە لە منتیقەکە هەیە بۆ تێگانی ئەوزاعەکان بە تایبەتی ئیسرائیل کە ئەم هێرشانەکە بۆ غەزا و هەروەها لوبنانیشی کردو بە غەزە و ترسی ئەوەشەیە بۆ سەر ئێران کرێ و بەجیالەوەی کوشتن و بڕینێکی زۆری لە سەرانی حیزب الله و هەروە حەماس و ئەمانە کردووە ترس و دڵڕاوچەیەکی لە منتیقا کردەوە ئەمەش ترسی هەیە بۆ سەر ئێمە بۆ ئێمەش لە پێش هەموو شتێکەوە بێ ئاشتی خۆمان پارێزین و یەکەم هەنگاو لە ناو خۆ دەست پێ بکەین بۆیە ئەردوغان وەکو سەرۆکۆماری ئێوە و سەرۆکی حیزبەکەی ئاکپارتی تاکید لەوە ئەکەنەوە کە ئەم هەنگاویان پێ باشە و بە شوێناچوونی بۆ بکەن لە مەسلحەتی گشتی ئەمە خاڵێکی کێش مەوزوعی وەزعەتی ناوخۆی خۆیانە کە کاتێ ڕەمزی کارتال وەکو سەرۆکی کۆنگرەی گەل تاکی دەکاتەوە لە سەرۆکی مەهاپا ئەڵێم هەنگاوەمان پێ باشە بەڵام تاکید لەوە کاتەوە لە 10 ساڵی ڕابردووە وەسعی تورکیا بەدەست مەهاپەوە و ئەکەپەوە چۆنە لەباری ئەزمەی اقتصادیەوە وەزعەتی سیاسیەوە ناڕەزایەتیەکانەوە سەرکوتەوە هەموو ئەم شتانە هەیە بۆیە لە هەموو کات زیاتر پێویست بەم هەنگاوەکە بەڵام ئەبێ ڕێگایەکدانرێ و چاوبەست نەکرێ بە هیچ شێوەیەک ئەگەر ڕێگاکەدا ئەندرێ بۆ چارەسەری کێشەی خەڵکی کوردستان ئەوە بێ بە ڕێگەیەکی ئەوانە بڕوا و پێی وایە کە عەبدوڵڵا ئۆجەلانیش بۆ ئەم شتە هەنگاوە ئامادەیە ئەگەر بۆ چوون و لێکدانەوەی خۆتان بپرسم لەسەر چۆنەتی چوونە پێشەوەی ئەم پرۆسەیە لە ڕوانگەی ئێوە چۆن دەچێتە پێشەوە ڕێگریەکانی بەردەمی چین بەڕاستی چوونە پێشەوەکە دیارە ئەوزاعی ئەحزابەکانی تورکیا بە تایبەتی ئەم جەهەپەیە وەکو حیزبێکی نەتەوەیی تورک و هەروەها کە پارتیش وەکو حیزبێکی ڕاستی و فاشستی تورکی لەوێیانە لەژێر فشارێکی زۆری هەم ناوخۆیی ئەوزاعی تورکیا هەن کە ئەوزاعێکی ئەزمایی قورس یەخەی گرتوون و هەروەها ئەزمەیەکی قوڵکە ناوچەکەی گرتوتەوە پێویستیان بەمە هەیە و بە تایبەتی ئەوزاعی ناوخۆی خۆیان ڕێخەنەوە بە تایبەتی ئەوزاعی هەموو منتیقەکە و سیاسەتێکم بریکس بڵێن دنیای چەند قوتبی لایەکە رووسیا و سین و ئەو هێزانی وڵاتانی سەر بەوەن و لەو لاشەو ئەمریکاوانە بە هەمویان بەگشتی
ئەوزاعێکی ئارامیانەیە بۆ ڕێخستنی سەرمایە بە تایبەتی خەتێکی ئاوریشم و خەتێکی ئابووری کە لە عێراقیشەوە لە منتیقەکە هەیە تورکیا ئیسفادەیەکی زۆری لێەکە بۆیە بەم وەسعی نائستقراری و وەسعی ناوخۆیی تورکیا ناتوانێت ئەوە بەرێتە پێشەوە بۆیە پێویستیان بەمە هەیە بەڵام ڕێگری زۆرە لەمە بۆ نمونە هێزەکانی کە حل لە ناو خودی ئەکپارتیا بەشی جۆرا و جۆر هەیە مخالیفە بەمە کە تا دوێنێ بە هێزەکانی پەکەکان و تۆ تیرۆریست و ئەمانە عەبدوڵڵا ئۆجەلانیان دەیان ساڵە لە زیندان ڕاگرتووە ئێستا بێن ڕێکی خەن و بیهێنە پەرلەمانەوە و قسەیان بۆ بکات و بەشداری پێ بکەن لە پەرلەمانە و هێزەکان بێتەوە و خاڵێک کێش ئەمێنێتەوە هەر خودی ئەم تەقینەوەی ئیمڕۆ کە هێرشێک بووە بۆ دامەزراوەی پیشەسازی و بەرگری ئاسمانی و فەزایی کراوە یەکێکە لەو خاڵانەی هێشتا ڕۆشن نییە ڕەنگە بەحسی جۆرا و جۆر کە لە کەناڵە عەرەبیەکان و مقابلاتی جۆرا جۆر و لایەنەکان ئەکرێ لەوەی احتیمالی داعش دانێن احتیمالی خودی پەکەکە دانێن حتا احتیمالی هێزەکانی کەی ڕاسیستی و فاشستی تورکی دانێن کە ئەمە بکەن بۆی ئەم پرۆسەیە ئێستا مەطرح کراوە نەچێتە پێشەوە و هەروە بۆ چینی کێشەیە کە گوایە ڕووسیا لە پشتی ئەمەوە بێ بۆ تێگانی ئەوزاعەکە و نەچوونە پێشەوەی ئەم پرۆسەیە بۆیە هەر خودی ئەوەی کە ئەمە ڕێگری دروستەکە هەر خودی ئەوەی کە ئێستا ئۆردوگان لە کۆبوونەوەی سەرانی برێکستایە پێویستی بەوە هەیە کە وەزعێتی ئابووری و بازار و خەت و جیەتگیرەکانی و وەزعی ناوخۆ بخاتە سەر خۆی کە دەیان ساڵە خەریکە نەیتوانیەوە ئەمە بکە بیباتە پێشەوە پێویستیان بەمە هەیە بۆیە ڕێگریەکانیش بە هەمان شێوە هەم ڕەنگە لە دەوڵەتانی ناوچەکەیشان مخالیف بێت بەمە هەبێ و باڵەکانی کەی لە ناوە حزابەکانە زیاتر ئەمە بچێتە پێشەوە ڕەنگە ئەشکالی کەیان بۆ دروست بێ بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی کە هێزە ئەسلەکان و حیزبەکان و سەرانی حیزبەکان وەکو جەهەپە و مەهەپە و هەروەها کۆنگرەی گەل و دەم پارتی و ئەمانە هەمویان ئامادەیان هەیە بۆ ئەوێ مانای پرۆسەکە جاریشکیانەوێ بیخەنە بەر باس و لێکۆڵینەوە بەڵام نازانێت تا چەندیش بۆ خۆی لە پەکەکەیشە ئەم مشکلانە هەیە کە چەند ئامادەن چەک دانێن و بڕۆنەوە پێشتر کە لە ساڵی 2012 تا 2015 جاریشکە ئەمە مەطرح کراوە و باڵی ناو پەکەکەیش ڕازی نەبوون بەوە لە کاتێکا کە عەبدوڵڵا ئۆجەلان مەسەلەی دەوڵەت نەتەوەی خسۆتە لاو مەسەلەی لە چوارچێوەی تورکیا پرۆسەکە ئەباتە پێشەوە و بە تایبەتی ئەمان تەجروبەیەکی ناسیۆنالیزمی کوردیشانەیە لە عێراقا ئەیانەیە نمونەیەکی ئەوە نیشان بن و عەبدوڵڵا ئۆجەلان ئەوێ پێشڕەویە بکە لەم بارانەوە بۆیە هەم ڕێگری خۆی بە پێ ڕۆژ و بە پێ وەسعێتیەتە پێشەوە هەم جیەتگیری و لایەنگیری بە تایبەتی لەگەڵ لایەن حکومەتی تورکیاوە تا ئێستا هەیە و باڵەکانی ئەحزابەکان بۆ ئەم شتە ئامادەیان هەیە کە ئەم پرۆسەیە بەرنە پێشەوە و کاری لەسەر بکەن ئەتر باقیەکەش ئەمێنێتەوە ئایا ئەمریکا مەسەلەی وڵاتانی غەرب و هەروەها ڕووسیا و سین لەم لاوە چەند بەمە ئامادەیە هەن بە تایبەتی کە ناوی پەکەکە لە لیستی تیرۆر و ئەمانە لایەن هەبووە و چەند بۆ ئەم پرۆسەی ئاشتیە لە مەنتیقاکە ئامادەیان هەیە بە تایبەتی ئێستا وەزعی مەنتیقەکەیش لە بەردەم هێرشەکانی ئیسرائیلا بۆ جەنگێکی فراوان بە تایبەتی ئەگەر لەگەڵ ئێرانە و لێیان لە ئێرانە کە خۆی بۆ ئامادە کردووە بڕاتە پێشەوە چی ئەقەومێ و بۆیە هەموو لایەنەکان نەک تەنیا حکومەتی تورکیا حکومەتی عێراق حتا حکومەتی هەرێمی کوردستانێکی و پارتی لەم انتخاباتانە ئەو ئەوزاع ئەزمایە خسۆتە بەردەمیان کە ئەوزاعی منتیقە لە بەردەمی خەتەر و بە تایبەتی بە غەزەکردنی ئێران هەموو منتیقەکە ئەگرێتەوە و کوردستانیش لەو بەینابێ بۆیە هەمویان خۆیان ئامادەکەن بۆ دەورەی شکە و بۆ ئەوەی ئەم دەورەیە تێپەڕێن و ئەو ئەوزاع شەڕاوی و ئەزماوەی لە منتیقەکە هەیە دوور بنگەی ئەگەر چەند خولێکی بەرناوەکەمان ماوە من پرسیارم نەما بەڵام ئەگەر لە قسە و باسەکانماندا بابەتێک نەهات بێتە پێشەوە بە گرنگی بزانن ئاماژەی پێ بدەن ئەو چەند خولەکەی کە ماوە بیخەمە اختیاری ئێوە فەرمون بە کورتی ڕاستەکەی ئەگەر بە من بڵێ بۆ ئەوی سەرنجی خەڵک ڕاکێشم بۆ ئەمە
ئەوزاعی هێزی چەگاری و شاخ و ئەمانە زۆر دەمێکە بەسەر چووە کە پەکەکە بەڕاستی نازانم چەند وەکو هێزێکی ناسیۆنالیست و چەگار لەوانە ئەتوانێت وەڵام بەم مۆزوع عباتەوە و ئەگەر زەمینە خۆشکەن بۆ ئەمە فرسەتێکە بۆ خۆیانیەتە پێشەوە بە تایتی بە قانزاجی خەڵکی کوردستانی تورکیایە کە جەوێکی و فەزایەک دروست کرێ ئەگەر چی ڕەنگە وەکو ئەحزابی ناسیۆنالیست بچیشنە دەسەڵاتەوە نەتوان چارە نووسێکی باشتر لەمە یەکێتی و پارتی بۆ خەڵکی کوردستانی تورکیا بێنە پێشەوە بەڵام ئەو خەڵکانەی کە چی وەکو هێزەکانی پەکەکە و چەگارانی پەکەکە لە کوشتن و شت بە دوورە بێ و هەروەها دەستوەشانی ئەمانی لەگەڵ هێزەکانی تورکیا و فەزایەکی شەڕ و ئالۆزی ئەڕواتە پێشەوە بتوان ئیسفادەی لێ بکەن بە قازاجی خەڵ لە تورکیا و بە قازاجی سەلامەتی خەڵ لە تورکیا بۆیە هەتا ضروریشە وەکو فرسەتی ئەمە تەسیرات لە ئەوزاعی دنیا وڵاتانی غەرب و ئەمریکا ئەوانە بکرێ بۆ ئاسایش و ئیستقراری لە بەرژەوەندیەکانی خەڵکی کرێکار و زەحمەت چێشی کوردستانی تورکیا و باقی خەڵکی سەراسەری تورکیا ئەبێ لەم بەرژەوەندیەوە سەرکرێ ئەتەرەوانش ئەگەر لەم بەرژەوەندیە سەرکردن هەتا ڕەنگە ئەو کاتە هەمویان نەتوانن بڕۆنەوە بەشێکی چینە ئەوروپا و بەشێکی بە شێوەی جۆرا و جۆر بمێنەوە تاکو و پرۆسەکە ئەچێتە پێشەوە و ئەتوانرێ ئەمە دابین بکرێ و ئەو کاتێشی ڕۆشنە کە ئەوزاعی مەنتیقەکە وەکوتم هەڵەقوڵێ بۆ ئەوەی فەزایەکی جەنگی لایەن ئیسرائیلیەوە دروستکرێ کە دەمێکە خۆی بۆ ئامادە کردووە و بە قانزاجێکی کە فەزای جەنگی فراوان کاتەوە لە غەزە و لوبنانیش دەربچێ بەڵام حکومەتانی منتیقەیش کە ئەو ئەزمەی بەجیا لە ئەزمەی ناخۆ ئەو ئەزمەی منتیقەیە گرتوێتی پێویستیان بەمە هەیە. نوری بەشیر زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش. ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو.